الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برابر رزقان خوشكدين داركان بخير بين بو مراسيمي رزلينان وبخشيني خلاط بسر فرخوازي كمغاني قرآن لبنكي إمامي حمزة بو فيربون لبركدين القرآن بسر برشتي زول بريس ماموستا أحمد سرتاو دسبيك وقام يشبه خوردنوي چند آياتك للقرآن دز بمراسيمك معنا خير. أعوذ بالله من الشيطان الرجيم. ألم تر إلى الذين أوتوا نصيبا من الكتاب يدعون إلى كتاب الله ليحكم بينهم ثم يتولى فريق منهم وهم معرضون. ذلك بأنهم قالوا لن تمسنا النار إلا أياما معدودات وغرهم في دينهم ما كانوا يفترون. فكيف إذا جمعناهم ليوم لا ريب فيه ووفيت كل نفس ما كسبت وهم لا يظلمون. قل اللهم مالك الملك تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء وتعز من تشاء وتذل من تشاء بيدك الخير إنك على كل شيء قدير. صدق الله العظيم. زول بريس ماموستا ملا سابان باب فرميت بو پیشکش کردنی وتر فرمو ماموستا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. خوش ويستان لهركو بيستان مجلسي هي قرآن تاخيون ريت قرآن تيا درس دريت مجلس يكي الريز والتكريم قرآن هي مجلس يك هي من على كان تنفير قرآنك مجلس يك هي خليكن دوري قرآن دانا خطأين ليبيا باش مكان والله فالشيمان أو نلق لقيامته أم قرآن وكو وصفي خوي كلا قرآنك خويا هاتوا مروفكان بقشتي هدايت أكا بو باشترين ريقا إيسا أم سرزوية جنجالة أم سرزوية پر لناخوشية أم سرزوية كس لكسنية سرزوية بوتا جنگلستان بس قوركان بچوكان قوتدن مروفكان زوريني مأويسة زوريني بيطاقتا زوريني دڵی تەنگە زۆرینەی کێشەی هەیە گەورەترین هۆکارەکەی ئەوەیە کە خەڵکەکە دوورە لە قورئانە گەورەترین هۆکار دڵ تەنگی سەرزەوی بێتاقەتی سەرزەوی دووریە لە قورئانە
هەتا ئەم مرۆڤایەتیە بەم جۆرەی ئێسا دوور بێ لە قورئان و دژایەتی قورئان کە ڕێزی قورئان نەگرێ بەو حاڵەی ئێسەی ئەڕواکە هەیە جگە لە کۆمەڵێکی کەم کە ئێستا لە مزگەوتەکانە دڵخۆشن جگە لە کۆمەڵێکی کەم کە ئێستا کاتێ سوژدەیەکەوەن بەهۆی ئەم قورئانەوە دڵخۆشن خۆشەویستان ئەو دڵخۆشیەی کە لای تۆ هەیە لە زۆر شوێن دەست ناکەوێت ئەو دڵخۆشیەی کە تۆ بەو ئاسانیە پێت دراوە لە هەموو شوێن دەست ناکەوێت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت ماڵی دنیا رب العالمین بە عەزەمەت خۆی داتە هەموو کەسێ لەم دنیا ماڵی دنیا بە هەموو کەسە درێ بەڵام هیدایەت و ئیمان و قورئان بە هەموو کەس نادرێ هیدایەت بە هەموو کەس نادرێ بۆیە کاتێ تۆ دڵخۆشی هۆکارەکەی دینداریە زۆر هەیە لە تۆ دەوڵەمەندترە هیچی نییە ئەو خۆشەویستی ئەو خۆشبەختیەی نییە زۆر کەس هەیە لە تۆ زیاتر هەموو شتەکانی هەیە بەڵام بینی بەردەوام بێتاقەتە بەردەوام دڵتەنگە بەردەوام ژیانی جۆرێکە ئەم قورئانەی کە ئێمە ئەیخوێنین کە تۆ تێی بۆ نوێژی عیشا و تێی بۆ نوێژی بەیانی و ئەمە ئەگەر خۆتیش نەیخوێنی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر حەریصمانەکە لەسەر نوێژەکەی بەیانی و عیشا ئەفەرمێت ئەگەر کەسێ نەهاتایە بۆ نوێژی بەیانی و عیشا وامان ئەنزانی هەلە خۆمان و گومانێکی منافقیمان بۆیە کرد چونکە لەم دوو نوێژەیە بەدەنگی بەرز و زۆرترین قورئانە خوێنرێت یعنی تۆی مرۆڤ ڕۆژانە چۆن پێویستت بە ئاوە پێویستت بە قورئانە واللهی زیاتر و هەتا نزیکیش بی لە قورئانەوە ژیان خۆشترە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت لە دنیاە دوو کۆمەڵ هەن تایبەتن هی خوا خۆین هی رب العالمین تبارك وتعالى خۆی ئەفەرمێ ئەو دوو کۆمەڵە هی منن وتیان کێن یا رسول الله فەرمووی ئەهلی قورئانە يعني توي أهل قرآن تايبتي پروردگاري ئێستا لەوە چه کەسێ لە ئێمە بێژێ وەڵای من تەمەنم زۆر کردە تازە منەوە قورئان چی ئەگەر خۆت توانات نەماوە هەوڵ دە مناڵەکەت بنێری ئەگەر خۆت توانات نەماوە هەوڵ دە لە مەجلیسەکانە کە قورئان خوێن بچۆ لە پشت و دانشە گوێیان لێ بگرە بەڵام مەحاڵیش نییە بۆ ئینسانی ئەگەر هیچ خوێنەواری نەوێت ئێمە لە مزگەوتەکەی خۆمان خەڵک بۆ کە هیچ خوێنەواری نەوە وشەی نەزانیە وشە پیتی نەزانیە دوای ماوەیەک بۆتە مامۆسای قورئان ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر قورئان ئاسانکاری زۆر تایە حەزەکەی لە بەریکەی بڕۆ سێ جا بیخوێنە لە بەریەکەی هەر مناڵەکەت لە پاڵ خۆدا دانە حەوت جا الفاتحە بخوێنەوە دە جا بیخوێنەوە ڕۆژانە چەند جا بیخوێنە سێگە لە بەری کردە بۆ چونکە ئەم قورئانە خۆیە چێتە ناو مێشکۆ پێویست ناکات تۆ زۆر خۆتی پێوەین کەی قورئان کتێب نییە ئێستا لە سەرزەویە زۆرترین کتێب لە مێژووی مرۆڤایەتی لە ئێستا لە سەرزەویە هەیە هەموو بۆڕەکان کتێبی تایە بەڵام ڕەنگە هەر کتێبێ چەند کەسێ تاقەتی بێ بخوێنێتەوە بەڵام قورئان نا قورئان ڕۆحی تایە تا نزیک بیلێتەوە نزیک بیوە لێوە ئەو زیاتر نزیکەوتە لە تۆ تا بڕۆی بەرەو پیری قورئان ئەو زیاتر بەرەو تۆتێ قورئان کتێبێکی ئاسایی نییە ئەوە نییە بەس تۆ کتێبی ئاسایی بێ بیخوێنیتەوە تاو نەوان نییە والله سێ مانگ بەردەوام بە لەسەر قورئان خوێندن دوای چەند ڕۆژە دوور بە لێوە دڵت خۆی داوایەکە زما کەلیمەکانی تێتە سەر زمانت دڵت خۆی داوایەکە فایدەی نییە من زۆر درێژی ناکەم بەڵام بۆی بزانین ئەو کەسانی کە لە دنیا لەگەڵ قورئانن لە سەرمەرگیش لەگەڵ قورئانن لە مردنە لەگەڵ قورئانن لە هەڵسانوەیە و لە ناو قەبرە هەر لەگەڵ قورئانن یعنی قورئان
ئێستا کە تۆ دەست پێەکەی ئەو هەتا قیامەت لەگەڵتایە هەتا ناو بەهەشتیش لەگەڵتایە کاتێ دەستەکەی دە قورئان خوێندن واتە تۆ بڕیارێکت دا هاوڕێیەکت بۆ خۆت هەڵبژارد هەتا قیامەت کاتێ ئێژم هاوڕێ مەبەستم هاوڕێ نییە هاوڕێ زۆری باش و خراپیاتیە بەڵام ئەم هاوڕێ لە دنیا هاوڕێتە لە ناو قەبرە هاوڕێتە لە زیندوبوونەیە هاوڕێتە لە حەشر و حسابە هاوڕێتە هەتا ناو بەهەشت هاوڕێتە لە پلەکانی باشتە هاوڕێتە نەس فەرموودەی لەسەر کاتێ مرۆڤێ ئەمرێت دوای زیندووە بێتەوە یەکەم کەسێکە پێشوازی لێکات کەسێکە تێتە پیریوە پێژێ ئەم ناسی ئەو ژێژە نەوەڵە جارێکی تر ێژێ ئەم ناسی ێژە نەوەڵە ێژێ من هاوڕێکەتم کە لە دنیاە ئەتخوێند من قورئانم ئەفەرمێ لەگەڵ یا ئەڕوا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ شافع مشفع هەم شەفاعەتت بۆکە هەم شەفاعەتەکەیشی ڕەت ناکرێتەوە لەو دنیا فەوزایە زۆرە هایسا چەند خۆشە تۆ چیتە دایرەیەک مۆزەفێ ڕێزت لێ بگرێ بێژێ ئا فڵانە کەسە ئەوەڵا حەق نییە تۆ بێسی ئیشەکەی بە تاخیر مەکەن لە قیامەتە لەو فەوزایە کەسی هاتەک تا قورئان خۆیەتی چۆن لە دنیا خوێن تا ئەوایە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ شەفاعەتت بۆکە شەفاعەتەکەیشی ناگەڕێتەوە ڕەت ناکرێتەوە شایەتە بۆت شایەتەکەیشی وەرئەگیرێت هەتا ناو قەبر و زیندوبوونەوە لە دوای زیندوبوونەوەیش لەگەڵتایە یعنی لەکوێ لەگەڵتایە حساب و حەشر و ئەمانە هەمووی تێپەڕێنە بچۆ ناو بەهەشتەوە لە کاتی حساباتە ئەمەش بخەمە بیرتان بۆ کەسانی کە ئێژە من تازە تەمەنمەوە سەر چووە نە تەمەن دۆ سەر نەچووە توانی بێی دانشی ئەگەر سێ سوورەت لە قورئان پێر بیبەستە لە کاتی حساباتە ئەهل قورئان جیاکرێنەوە نەک بەس خۆیان تەنانەت باوکو دایکیشیان جیاکرێتەوە تا جێخەنە سەریان جلێکەنە بەریان هەر ئەو تاج و جلە بە گرانبەهای سەرزەوی و هەموویەتی تیا ئەمە بەهۆی ئەو خۆیەوە نەکە قورئانی خوێندە بەهۆی ئەوەی کە مناڵەکەیشی خوێندوێتی سبحان الله یعنی مناڵەکەیشت بنێری بخوێنێ ئەو فەزڵت دەسەکەوێت ئەی لە بەهەشتا چیت پێدرێ بەهەشتیش ئەفەرموون بەهەشت سەد پلەیە ها ئێستا بیتێرە بیر خۆتە ئێمە هەموومان لە کوردستان ئاژین کەسێک لە لادێ بژێ لەگەڵ لە ناحەیەکە جیاوازی هەیە با کوردستانیش بێ کەسێکی لە ناحەیە بژێ لەگەڵ قەزایەکە جیاوازی هەیە کەسێک لە قەزایە بژێ لەگەڵ محافظەیەکە جیاوازی هەیە شارەکە بۆ دیەکە زۆر جیاوازە لە بەهەشتا سەد پلەیە ئازا کەسێکە سەدەم پلە بواتۆ پلەکان بەهەشتیش بەمەیە بخوێنە بەرز بەرۆ بخوێنە بەرز بەرۆ چیت خوێندە لە دنیا قورئان خوێندە دەی ئەوەی دنیا بخوێنە لە بیرتیش ناچێتەوە بخوێنە بە پێی خوێندنەکەت بەرزەیتۆ لە باشتا ئاخرەمە زۆر زۆرە تۆ پلەکان بەهەشت بەهۆی قورئانەوە بێ کۆتایی باسەکە بە یەک چیرۆکی کورت تێرم دکتۆرێک باسێکە ێژە کابرایەکیان ئاورد بۆ لام بۆ عەمەلیاتی بکەم و نەخۆشە تەبیعی بوو کە چوومە سەری کات بەنجەکە زۆر گیریە وتم بۆچی ئەگیری وتی وەڵا لەبەرەوەی گیرم نەوتم بۆچی ئەگیری ئەترسی وتی نەوەڵا ناترسم ئەوتم بۆچی ئەگیری وتی وەڵا لەبەرەوە ئەترسم کاتەکە چەندێکە وتم 6 سعات بۆ 8 سعات لەوە چێ بووە وتی وەڵڵی ئیمڕۆ قورئان خوێندنەکەم لەبەر ڕێگە شتەکە تاخیر بوو ئەترسم ئەمیش 8 سعات بووە ئیمڕۆ قورئان خوێندنەکەم لە دەست دەرچ
ئێوتی بای بڕۆ دەست دەرچێ وتی زانی چی وتی من 3 ڕۆژ جارێ ختمێک بکەم ئیمڕۆ لە دەستم دەرچێ ختمەکەم ڕۆژە تاخیرەوێت 3 ڕۆژ جارێ ڕۆژی 10 جوز ئەخوێنێ 10 جوز ئیش زۆر نییە 10 جوز 5 ساعاتە گەنجی وامان هەیە 10 ساعات سەر فەیسبووک کەسی وامان هەیە ئێستا ئەچێت و هەتا ساعات 11 هیچ ناکە بە خۆی دانیشتە ئەتوانێت 5 جوزە بخوێنێ ئێژەوتم یعنی ناکرێت تۆ ئیمڕۆ تاخیری کەوتی وەڵڵا ناکرێت من تازە ڕاهاتمە ڕۆژی ئەبێ 10 جوزە بخوێنم بەڵام من دەستی پێەکەم ئێوە بەنجم کەن پشک و بێتە شەفاعەتی ئەگەر مردم لەژێر بەنجەکە دەرنەچوو با بێتە شەفاعەتەوە ئێژە دەستی پێ کرد ئەو دکتۆرە خۆی باسێکە قورئان کتێب نییە ها با بزانن کتێبی ئاسایی نییە کتێبە بەڵام کتێبی ئاسایی نییە ڕۆحی دایە ئێژە کە دەسم پێ کرد بەنجەکەمان کرد ئەو دکتۆرە شایەتە ئێژە وەڵڵاه دەمی نەوێسیا تا عەمەلیاتەکەمان تەواو کرد چونکە لەبەری بوو حتا عەمەلیاتەکەمان تەواو کرد ئەو ماوەی کە گەرەێکی بوو بیخوێنێ وەک خۆی خوێندی سبحان الله هیچ لێ نەوێسیا ئەو دەستی پێکردێمە بەنجەکەمان کرد دەمی نەوێسیا هەموو جەستەی لە گیان لە ئیش کەوت بەڵام دەمی نەوێسیا ئەو 10 جوزەی کە خوێندی لەو ماوەیەوە ئیسراحەت خوێندی قورئان کتێبێ نییە کە هەرواوە سەریا بچی نەخۆش تێ قورئانی بۆ بخوێنە ئێمە گەورەترین سوورەت کە دابەزێتە سەر پێغەمبەر و بە هەدیەی پێغەمبەر عادە صلی الله علیه وسلم زۆر جاوەکاری نایەرین کاتێک کە نەخۆشی دەست خەسەری دەست ڕاست خەسەر نەخۆشیەکەت ئازارەکەت حەوت جا سوورەت الفاتحە بخوێنە و نەتیجەکەشی ببینە من ناژم تاقیکەنەوە چونکە قورئان خوێندن تاقیکردنەوەی تیا نییە ئیمانت بە قورئان نەوێت سوودی لێ نابینی قەت کەس نێژێ وەڵام من تاقیم کردو تاقی مەکەرەوە قورئان ئەبێ ئیمانت پێ بێ ئەنجا کاریگەری هەیە داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتر اسم عەزەم خۆی ئەم مەجلیسە لە مەجلیسی ئەهلی قورئان بێ لە قیامەتا و ئێمەش بخا لەگەڵ ئێوەیە چونکە هەر کەسێ لە مەجلیسی ئەهلی قورئان بێ وەڵڵاه مەلائیکە دابەزێتە سەری ڕەحمەت دابەزێتە سەری سەکینە دابەزێتە سەری و بەردەوامیش دوعای خێری بۆکەن و لە ئاسمانیشە پەروەردگارمان بە عەزەمەت خۆی شانازی بەو مرۆڤانەوە کە لە مەجلیسی قورئان دانیشتنە یا ڕەبی بۆ خاتر ناوجوانەکان خۆت بیکەیتە هۆی سڕینەوەی هەموو تاوانەکانمان کە ئەم مەجلیسە ئینشاءالله لەبەر گەورەی تۆ دانیشتە لەبەر خاتر خزمەت قورئان دانیشتە وصلى الله على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد ئەو کتوبانەی فەرموودەی خوددان ڕاستن کاتون بۆ پێغەمبەران صحفی ئیبراهیم تەوراتی موسا زەبوری داوود ئینجیلی عیسا هەروەها قورئان لە بۆ پێغەمبەر واتە محەممەد سەرداری بەشەر لەو کاتەی قورئان هاتۆتە خوارێ بێکار بوون ئەوان گشتی بەجارێ بەڕێز مامۆستا مەلا عەباس با بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەیەک بسم الله الرحمن الرحيم الحمد لله الذي أنزل الكتاب على عبده ولم يجعل له عوجا والصلاة والسلام على رسولنا محمد وعلى آله وأصحابه وسلم أجمعين أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله مسلمانان بەڕێز و خۆشەویستە مسلمانانی بەڕێز و خۆشەویست بەتەمانیم لە قسەکانی ماوەسامان باشتر و درێژتر بکەم بەڵام حەزەکەم لە خزمەتدانە چەند خاڵی باس بکەم کە مژدەن بۆ ئەو کەسانەی کەوا قورئانزان و قورئان خوێنن خۆشەویستانم ئەو ڕاستیە بزانن کەوا قورئان ڕاستترین و چاکترین کەلامی خوای پەروەردگارە کە خوا ناردوێتی بۆ عەبدەکانی كأعلن راسترين خواهي قولا لقرآن أفرميت ومن أصدق من الله حديثا كاتي خواه مجديكتان بيدا يان كاتي خواه هرشيكتان ليكا أم هرشا بقالتا مزانا وأم مجديش بها ماشي وبقالتا مزانا شنك كسب قد خواه قصير راسنية كسب قد خواه خاوني قول قرادي خوينية وكاتي كشكالين قرآن باشترين كلام أخوان نرديوتي بو عبدكاني خواهي قولا لقرآن أفرمي الله نزل أحسن الحديث خواهي پروردگار باشترين كلام وفرمايشتي خوي بو عبد كان وبو إنسان كان نردوه
دوام خۆشەویستانم هەر کەسێ دەست بم قورئانەوە بگرێ زەرەر ناکە لە دنیا و لە قیامەتە. حاکم لە محکەمەی خۆیە، پیاو لە ناو ماڵ و خێزانی خۆیە، مامۆسا و مەلای ئاینی لە مزگەوت و کۆڕ و کۆبوونەوەی خۆیانە. هەر کەسێ دەست بە قورئانەوە بگرێ پەشیمان نابێتەوە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم تركت فيكم ما إن تمسكتم به لن تضلوا بعد أبدا كتاب الله وسنتي. دوشتم بۆ جێهێشتون لە دوای خۆم ئەگەر دەستیان پێوە بگرن، ئەگەر ئەمە شەرتە، ئەگەر دەستیان پێوە بگرن قەت پەشیمان نابنەوە و زەرەر ناکەن. یەکەم شتێکە دەستی پێوە بگرن و زەرەری تیان نەکەن کەلامی خوایە، قورئانەکەی خوایە. دەست بگرن بە قورئانەوە زەرەر ناکەن و هەروەها دەست بگرن بە سونەتەکانی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم. سێمیان خۆشەویستانم قورئان چرا و ڕووناکی و ڕێنیشاندەرە بۆ دنیا و قەبر و قیامەتی ئینسانەکان. ئەو فەرموودەی کەوا مامۆستا خوێندیەوە قورئان شەفاعەتکارێکی شەفاعەت وەرگیراوە، قورئان شاهێدێکی ڕاستگۆیە کە لە قیامەتا شاهێدیت بۆ ئەدا. ئەمجا پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم من جعله أمامه قاده إلى الجنة. هەر کەسێ ئەم قورئانە بکاتە پێشەنگ بۆ خۆی، بیکاتە بەرچاوڕوونی بۆ خۆی و دەستی لێ بەرنەدا، ئەو سەری بەهەشتە. واتە قورئانیش فرامۆشی ناکە هەتای خاتە بەهەشتەوە. وهروها ومن جعله خلف ظهره ساقه إلى النار. هەر کەسێکیش قورئان لە پشتی خۆی و قسەکانی خۆیەوە دابنێ، هەر کەسێکیش گوێ لە قورئان نەگرێ و قورئان پشتگوێ بخا، ئەم قورئانە بۆقی پێوە ئەنێ بەرەو ئاگر، پاڵی پێوە ئەنێ بەرەو ئاگر. خوا پەنامەمدا. قورئان یاخوات ئەوانەی کەوا قورئان خوێنن و قورئان فێربوون و خەڵکی فێری قورئانەکەن، ئەمانە باشترین خەڵقی خوان. ئێستا لەوانەیە بڵێ خەڵکە دەوڵەمەندەکان یا خەڵکە دەسڕۆیشتوەکان بۆ چینێک بۆ سەردەمێ باشن، بەڵام لە ناو مرۆڤەکانە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم باشترین خەڵقی خوا ئەوانن هەوڵ ئەدەن قورئان بخوێننەوە و قورئان فێر بن و قورئان فێری خەڵکی بکەن. پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم خيركم من تعلم القرآن وعلمه. باشترین خەڵقی خوا ئەوانن، باشترینی مرۆڤەکان ئەوانن هەوڵ ئەدەن بۆ خۆیان کە قورئان فێر بن و قورئانیش فێر بوونە، اینجا کۆڵ نادەن و خەڵکی فێرەکەن. قورئان کەلامێکی قورس و گران و سەنگینە. خۆشەویستانم خوای گەورە فەرمێتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إنا سنلقي عليك قولا ثقيلا. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە قەولێکی گرانمان بۆ ناردووی، قەولێکی گرانمان بۆ نازڵ کردووی. زەید ئەگێڕێتەوە زەیدی کوڕی سابت جارێکیان لە مەجلیس و حزوری پێغەمبەرا بوون صلی الله عليه وسلم. ڕانی بەسەر ڕانمەوە بۆ کاتەیە جبرائیل دابەزی بۆ لای و ئاەتەکانی خوای پەروەردگاری بەسەر ئاخوێندەوە. ئەفەرمێ وەڵڵاهی لەبەر قورسی ڕانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەریک بوو ڕانم بشکێ، خەریک بوو ڕانم ورد بێ. ئەمە بەرەکەت و هایبەتی کەلامی خوایە کە دابەستیەوە بۆ زەریانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. و زۆربەی خەڵکی ئیمڕۆیش مجادلە و مناقەشەی مامۆساکانەکات مینا کابزانێک کا مامۆسا نوێژەکەی کورتەوە بچێ بۆ لای ئەوە تاوان سەرشانی قورس کردووە و توانای ئەوەی نییە کەوا گوێ لە قورئانی زیاتر بگرێ. قورئان قورسە، قورئان گرانە، بۆیە خەڵک لەبەر زۆری تاوانی و غەفڵەتی بە دنیاوە تااقەتی ئەوەی نییە کە زۆرترین کەلامی خوا ببیسێ. ئەی کاتە مەرج بۆ مامۆسا فڵان و مامۆسا فڵان، ئەگەر نوێژەکەت و وتارەکەت ئەو نەکورت و وانە بێ من ناتوانم بێم بۆلات. مسلمانەکان قورئانی پیرۆز تایبەت بەخۆی خاوەن چەند ناوێکە، هەرێکێ لەم ناوانە تعریفێک و هایبەتێک و شانامەیە لە خۆی ئەگرێت. کاتێککە ئەڵێ قورئان بە قورئان ئەڵێ قورئان تەبعاً خوا ناوی ناوە قورئان، ئەم ناوانەی کە ئەڵێ ناوی قورئانە خوا و ناوانەی لێ ناوە. کاتێککە ئەڵێ ناوی قورئان یعنی چی؟ قورئان یعنی مەقروء، ئەو شتەی کەوا خوێندراوەتەوە. خۆشەویستانم یەکەم جار خوا خۆی قورئانی خوێندووەتەوە، اینجا جبرائیل خوێندێتەوە، اینجا پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم. واتە کاتێک کە تۆ ئەڵێ الحەمد لله رب العالمین دڵنیا بە ئەو کەلیمەیە دووبارە کردووەتەوە کە یەکەم جار خوای گەورە فەرموویەتی الحەمد لله رب العالمین. ئەم قورئانە ناوی کتابە، ناوی پەرتووکە، واتە ئەو کتابە پڕحورمەتەیە کە لە شەوی قەدرا لە ئاسمانی یەکەمەوە دابەزی بۆ ئاسمانی حەوتەم، اینجا قۆناغ بە قۆناغ دابەزی بۆ سەریانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم.
ناوی ذکرە کاتێک کە تۆ قورئان نەخوێنیتەوە ذکر و یادی خوا ئەکەی یادی جەهەنەم و بەهەشتی خۆت ئەکەی ئەم قورئانە ناوی فورقانە واتە جیاکەرەوەی حەقە لە باتڵ ڕەشە لە سپی پاکە لە پیس ئەوەی ئاهلی قورئان نەبێ ئەم شتانە لێک ناکاتەوە ئەم قورئانە مەوعیزەیە خوای گەورە قورئانی ناردووە بۆ ئەوەی کەوا مەوعیزەی خەڵکی بکە ئیرشادی خەڵکی بکە نەسیحەتی خەڵکی بکە ئەم قورئانە شیفایە قورئان بخوێنن بەسەر نەخۆشەکانتانە شیفایە و ئەم قورئانە حەقە خوا فەرمێ فماذا بعد الحق إلا الضلال جگە لەوەی کە ئێمە ناردوومانە بۆ خەڵک هەر حکمڕانیەک هەر قەول و قەرارێ بدرێ باتڵە تاریکیە وەمای نەهامەتیە بۆ خەڵکی قورئان شەفاعەتکارە وەکو مامۆستا فەرمووی بۆ خاوەنەکەی لە ڕۆژی قیامەتە پێغەمبەرە فەرمێ صلى الله عليه وسلم اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه قورئان بخوێنن چونکە قورئان لە ڕۆژی قیامەتە بێتە تکاکار بۆ خاوەنەکەی لە حزوری خوا وقورئانیش ئاخرین عیبادەتە کە لەگەڵ عەبدەکانە داخلی بەهەشتە بێ لە بەهەشتا عیبادەت نامێنێ جگە لە قورئان خوێندن و ذکری خوا ئەو کەسی کە ئاچێتە بەهەشتەوە پێڵێن قورئان بخوێنە و بەرز بەرەوە هەتا زیاتر قورئانت خوێند بێ و قورئانت زانی بێ و قورئانت لەبەر بێ مەکانەتی تۆ بەرزترە لە کۆتاییە خۆشەویستانم سێ هەڕەشە هەیە بۆ ئەوانەی کەوا ئاهلی قورئان نیەن یان دژی قورئانن یان لەگەڵ قورئانە هاوتا و هاوبیر نین یەکەم خۆشەویستانم خوای گەورە پەنامان بدە و خوای گەورە دیسانەوە داواکەین پەنامان بدە ئەم فەرموودەیە کاتێکە ئەبوو هورێرەی گەڕا و بۆ سەحابەکان بێهۆشەکەوت پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم سێ کەس هەن لە قیامەتە کە ئاگری جەهەنەمیان پێداخەکەن ئاگری جەهەنەمیان پێجۆشە دەن ها ئینسان جاری وایە بە دبێنەوتی زیاتر بە پارچەدارێکی زیاتر ئاگرەکەی گەرمترەکە لە قیامەتە بە خەڵک ئاگری جەهەنەم گەرمترەکرێ ئەوانش کێن ئەو کەسانن کەوا قورئان دەخوێنن بەڵام بۆ ڕیا قورئان خوێنن بۆ ئەوەی کەوا سەنا بکرێن وەسف بکرێن باز بکرێن یا ڕەبی خوایە ئێمە لەوانە نەبین خوایە جەنابتان لەوانە نەبن ئەمە خەتەرێکە ئینسان قورئان بخوێنێ بۆ ڕیا لە قیامەتە جەهەنەمی پێداخەکەن دووەمیان خۆشەویستانم قورئان نابێت لە ماڵەوە دابنرێەوە سەر ڕەفەکان و لەسەر کتێبخانەکان و ڕسمی لەگەڵا بگیرێ بەڵام نخوێنرێتەوە ئەبێ قورئان هەر دابگیرێ هەرچێنە لەبەرشت بێ هەر سەیری کێوی بخوێنیتەوە خوای گەورە لە قورئانە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حزوری خوا شکاتە کات لەو خەڵکانەی کەوا ئاهلی قورئان بوون و ناخوێناوەتەوە وقال الرسول يا ربي إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا پێغەمبەر لای خوا شکاتەکە صلى الله عليه وسلم أفرمي خوايا قومكم بشتيان كرد القرآن قومكم يعني مسلمانان واتم مسلمان وقرآن شي هي وناخوينتو قرآني هي وسيدك ناكا دوري ناكاتو وخالص يمش خوش ويستان وآل قرآن أوانيك وقرآن أخوينوا في غمر أفرمي صلى الله عليه وسلم القرآن حجة لك أو عليك طيب زانا سيدي خوتان بكن أم قرآن بويوا يا نبيت شفاعة كار يا نبيت عدو منظم لحضور خواش كاتر ليك سيدي خوتان بكن بزان شون لك القرآن رؤيا وتا هي لقيامتها دواك القرآن شفاعتان بوبك أجر رؤيا وتا هي زياتري بكن أجر أهل خرافة كيشين باتوا بوبكين دواكين لخواي بالوردقار شون لي إليها كوبينته أو بهشتا كوبام كاتوا قرآن كاتب هاري الله كان من نور رناكيسا وكان من هدايتي الرقاو كان آساني وجيان من حكم برنامو كارنامي جيان من لسر قرآن كوما كاتو بهالي قرآن ما بشبيريه وخواي قول أو دعاش مع اللي قبولك خوش تيستانم جنابتان مأجور قوان أجروا بعداشتن نادام لبر خادري قرآن دانشتونا والسلام عليكم ورحمة الله وبركاته سورة كاني قرآني بيروس صدو چوارديا أي براي دلسوز هركز بخويني سي جزئي قرآن زور خوشويستا لا خداي مندان برابر رزقانم خوش دين داركان استاش سفر خوازمانية بلي يكم ودو مسيم هر يكي كان نيولا پر القرآن من بي أخيانن فير خواز أحمد عبد الرحمن بلي يكمي بدا زينابا فرميت كاق أحمد كاق محمد فاروق كاق روانت
أعوذ بالله من الشيطان الرجيم. إن أصحاب الجنة اليوم في شغل فاكهون هم وأزواجهم في ظلال على الأرائك متكئون لهم فيها فاكهة ولهم ما يدعون سلام قولا من رب رحيم. وامتازوا اليوم أيها المجرمون ألم أعهد إليكم يا بني آدم ألا تعبدوا الشيطان إنه لكم عدو مبين وأن اعبدوني هذا صراط مستقيم. ولقد أضل منكم جبلا كثيرا أفلم تكونوا تعقلون هذه جهنم التي كنتم توعدون اصلوها اليوم بما كنتم تكفرون. بسم الله الرحمن الرحيم. نون والقلم وما يسطرون ما أنت بنعمة ربك بمجنون وإن لك لأجرا غير ممنون وإنك لعلى خلق عظيم. فستبصر ويبصرون بأيكم المفتون. إن ربك هو أعلم بمن ضل عن سبيله وهو أعلم بالمهتدين. فلا تطع المكذبين ودوا لو تدهن فيدهنون ولا تطع كل حلاف مهين هماز مشاء بنميم مناع للخير معتد أثيم عتل بعد ذلك زنيم أن كان ذا مال وبنين إذا تتلى عليه آياتنا قال أساطير الأولين. أعوذ بالله من الشيطان الرجيم. إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون
ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة ولهم عذاب عظيم ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين يخادعون الله والذين آمنوا وما يخادعون الله والذين آمنوا وما يخدعون إلا أنفسهم وما يشعرون في قلوبهم مرض فزادهم الله مرضا ولهم عذاب أليم بما كانوا يكذبون. خۆت جای هەمویان باتۆ براکەم دەستەکەن بە دابەشکردنی خەڵاتەکان. مامۆستایان خەڵاتەکان هەڵیگرم مامۆستا هەڵیگرم لێ من هەڵیگرم تیالی کاک محەممەد فاروق ئەو خەڵاتی یەکەمە خەڵاتی دووەم بۆ کاک محەممەد فاروق پلەی دووەمی بەدەستهێناوە. سێرێک کاک محەممەد سێرێک سواز مامۆستاییان مامۆستا مەلا عەباس فەرموو. پلەی سێیەم کاک ڕەوەند محەممەد نووری پلەی چوارەم مامۆستا ئەحلام قادر کە هاوسەری لێرە ئامادەیە با فەرمێت. مامۆستا ئەحلام پلەی چوارەمی بەدەستهێناوە. خوازاتان باتو مامۆستاییان خوازاتان باتو. بەڕێز مامۆستا مەلا سامان وەدا بەشین خەڵات بەسەر پلەی پێنجەم و شەشەم کاک حەیدەر عەبدوڕەحمان پلەی پێنجەمی بەدەستهێناوە. کاک زانا خەلیل پلەی شەشەمی بەدەستهێناوە. وأنا ما وصل يوسف داينا ما وصل يوسف عندك ما خوازات ما وصل يوسف تو دائما يشاء أو خلاطين دابش كسر هر ششان كاك أحمد كاك محمد كاك روان برز بس ما وصل يوسف أو خلاطان بيدات. يلا كاك أحمد كاك محمد فاروق كاك روان مامۆستا ئەحلام کاک حەیدەر کاک زانا خواجەوات مامۆستایان مامۆستا ئەحمەد خەڵاتێکی تایبەتمانە بۆ مامۆستا مەلا تارق. مامۆستا ئەحمەد با پێشکەشی کات.
بارك بارك ما وصيان خازات باتوا سلام الجاخوا خازا هم اللي باتوا والسلام عليكم ورحمة الله وبركاته كاس الله ستاشرين يا خوان لشون خوتان دانش رحمتي خواتان لبي